سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش، خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە مێگا مایند پلس ئەکادمی بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بە مەبەستی پێشکەشکردنی پوختەیەکی تری کتێبی ڕۆژانی هەینی کە ئەمە پوختەی کتێبی ژمارە 18هەمینە. ناونیشانەکەی بە زمانی ئینگلیزی The Power of Ignoring واتە هێزی پشتگوێ خستن. لەم کتێبەدا بەڕاستی گەڕانێک و گەشتێک دەکرێ بەنێو فەلسەفەی زاڵبوون بەسەر هەستەکانی خۆمان کە چۆن دەتوانین بە شێوەیەکی کارامە و کارا بەکاری بێنین تاکو ئەو لایەنە نەرێیانەی لە ژیانماندا هەن و دێنە پێشمان پشتگوێیان بخەین. هەروەها کتێبەکە باس لەوەش دەکا کە ئەگەر ئێمە کاردانەوەمان هەبێ بۆ هەر ڕەخنەیەک، بۆ هەر سەرزەنشکردنێک یان بۆ هەر بۆچوونێکی ناپێویستی بەرامبەر، ئەمە وا دەکا کەسانی بەرامبەر کۆنترۆڵی ئەو ئاسوودەیە دەرونیەی تۆ بکەن و کۆنترۆڵی هزر و دەرونی تۆ بکەن. بەڵام ئەگەر بتوانین خۆمان ڕابهێنین لە هونەری بێدەنگبوون و لە هونەری پشتگوێ خستن و لە هونەری پێدانی بایەخ بە شتی دیاریکراو، ئەمە دەبێتە هۆی پارێزگاریکردن لەو وزە و ورە دەرونیەی کە هەمانە تاکو بتوانین بە شێوەیەکی گونجاو و کارەکانمان جێبەجێ بکەین. لە کتێبەکەدا چەند وانەیەکی زۆر گرنگ هەڵدەهێنجین کە لە خوارەوە هەوڵ دەدەین بە کورتی لایەنەکانی بخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. سەرەتا دەزانین لە ژیانی هەر کەسێکمان کەسانێک هەن دەیانەوێ ئیستیبزازت بکەن، دەیانەوێ تووڕەت بکەن، دەیانەوێ بۆ ئەوەی بزانن تا چە ڕادێ کاردانەوەی سۆزداری تۆ کۆنترۆل کراوە یان لە دەسەڵاتی خۆتدایە. بۆیە ئەگەر تۆ بتوانی بەرامبەر ئەو سەرزەنست و سەرکۆنە و ئیستیبزاز و یان گاڵتە پێکردنە ناڕاستە و خۆیە خۆگربی خۆڕاگربی کاردانەوەت نەبێ، ئەوە هەموو ئەو هەوڵانەیان پوچەڵ دەکەیتەوە. بۆیە گرنگە خۆمان لەو هونەرە ڕابهێنین. دووەم خاڵی گرنگ ئەوەیە دەبێ لە ژیانماندا بگەینە ئەو باوەڕ و ئەو قەناعەتەی کە هەموو بۆچوونێک شایستەی ئەوە نییە تۆ بایەخی پێ بدەی و بیری لێ بکەیەوە و کاری بۆ بکەی بۆ ئەوەی باشتری بکەیت. ئێمە ناتوانین هەموو کەسێک دڵخۆش بکەین، بۆیە ناشتوانین بەرگری لە خۆمان بکەین بەرامبەر هەر حکومێک کە بەرامبەرمان دەدرێ یان هەر بۆچوونێک کە بەرامبەرمان هەیە، چونکە ئەوە ماندوود دەکا بەڕاستی هیلاکت دەکا. بۆیە زۆر گرنگە ئێمە پێشینە بدەینە خۆمان و پەرەسەندنی خۆمان، نەک چاوەڕێی ئەوە بین کە کەسانی تر بۆچوون و بایەخ و سەنگی ئێمە پشتڕاست بکەنەوە. لەلایەکی تری کتێبەکە زۆر بەباشی باس لە گرنگی و بایەخی بێدەنگی دەکا. بێدەنگی زۆر جار بە هەڵە تێگەیشتن وا لێک دراوەتەوە کە نیشانەیەکی بێهێزی بێ، بەڵام لە ڕاستیدا بێدەنگی واتە زاڵبوونی سۆزەکی بەسەر خۆتدا. بێدەنگی نیشانەی هێزە نەک بێهێزی لاوازی، چونکە ئەمە وا دەکا بە بەرامبەر بگەێنی کە تۆ لای خۆت، کەسایەتی خۆت، باری دەرونی خۆت، باری سۆزداری خۆت گرنگە، نەک ئەو فشارە دەرەچیانەی کە دێنە ڕێو ئەو فشارانەی کە لەلات دروست دەبن. بۆیە بڕیار دەدەی بەرامبەر هەموو شتێک کاردانەوەت نەبێ. خاڵێکی تری گرنگی ئەو کتێبە ئەوەیە کە تۆ چۆن لە جەستەتدا هێزت هەیە، تاقەت هەیە بۆ ئەوەی کارەکانت ئەنجام بدەی و هێز و وزەشت سنووردارە بۆ ڕۆژێکی تەواو. ئەوە هەمان شت گرنگە کە تۆ تێبگەی مێشکیشت
وزەی دیاریکرا و سنوورداری هەیە بۆیە دەبێت پارێزگاری لێ بکەیت ئەگەر ئەو وزە دەرونیە و هزریە لەلات گرنگە بۆیە دەبێت بزانی چۆن ئاراستەی دەکەی بە چ شێوەیەک سەرف دەکرێت لە چیدا دەڕوە ئەگەر ئێمە بڕیار بدەین کاردانەوەمان بەرامبەر هەموو کردەوەی کەسێک و هەموو بۆچوونێک و هەموو کارێک هەبێ ئەو بە دڵنیاییەوە ئەو وزە مێشکیە و هزریەی کە هەمانە بۆ ئەو ڕۆژە هەرزوو بەتاڵ دەبێتەوە هەرزوو تەواو دەبێت بۆیە دەبێ خۆمان لەو سووڕی نەرێیەی کە هەیە بپارێزین و هەندێک شت هەیە پشتگوێی بخەین بۆ ئەوەی ئەو وزە مێشکیە و هزریە و دەرونیەی کە هەمانە بەشی ڕۆژەکە بکە نەک هەر لە ناوەڕاستی ڕۆژویان لە دانی بەیانێکەوە ئەتۆ هەموو هێزەکەت سەرف کردبێ و بۆ بەشەکانی تری ئەو ڕۆژە هیچت پێ نەمێن زۆر گرنگە ئەو خاڵەش لە یاد نەکەین کە ئێمە خاوەنی ئەو وزە و ورەیەین بۆیە دەبێت خۆمان ئاراستەی بکەین نەک بیخەینە خزمەتی کاردانەوەی ئەو لایەن و هەڵسوو کەوتە درامیانەی کە کەسانێک لە دەوروبەرت ئەنجامی دەدەن هەندێک جار باشترین کاردانەوە بەهێزترین کاردانەوە ئەوەیە کە تۆ خۆت دوور بخەیتەوە لە شوێنێکی ژەهراوی لە شوێنێک کە پەرە بە تواناکان نادا لە شوێنێک کە بایەخت پێ نادەن لە شوێنێک کە لە جیاتی ئەوەی ئەتۆ هەوڵ بدەیت ئەو مشتومڕە ببەیتەوە باشترە خۆت بپارێزی و خۆت دوور بخەیتەوە لەو بارودۆخ و لەو ژینگە ژەهراویەی کە دروست دەبێ بۆت بۆیە تۆ دەکرێ دوور بکەویتەوە لەو شوێنە ئەوەش هێزت پێ دەبەخشێ لەبیرتان بێ بایەخ و سەرنجی ئێوە باشترین و پڕبەهاترین درا و سامانی تۆیە هەوڵ بدە ئەو بایەخ و سەرنجە و توانایی کە هەتا لە پێشخستنی کەسێتی خۆتدا سەرفی بکەیت لە داهێناندا سەرفی بکەیت لەو ئامانجەی کە هەتە سەرفی بکەیت نەک بە ژاوەژاوێک سەرقاڵی بکەیت کە هیچ ئەنجامێک و هیچ قازانجێشی بۆ تۆ نابێت هەروەها لە شوێنێکی تری کتێبەکەش باز لەوە دەکا ئێمە دەبێ بتوانین چاودێری هەستەکانی خۆمان بکەین ببێ ئەوەی زۆر کاتی بۆ تەرخان بکەین دەبێ ببێتە شتێکی خۆکارانە و ئۆتۆماتیک نەک بەلاڕێمان داببە دەبێ ئەو ژینگەی کە هەیە بەڕاستی ببێتە هۆکارێک کە بتوانین پەرە بەو توانای خۆمان بدەین زۆر جار ئەو هێزە یان ئەو وزە مێشکیەی کە هەمانە وەکو گوتمان سنووردارە بۆ ڕۆژێک وەکو چۆن ئەتۆ هێزی جەستەیت سنووردارە بۆ جەستەت بۆیە دەبێ بەردەوام خۆمان بپارێزین لە کاردانەوە بۆ فشارەکانی ژیان لە چوونە ناو مشتومڕێک کە سوودی نییە لەو هەست و سۆزە نەرێیانەی چ لە لامان دروست دەبێت چ بۆمان دروست دەکرێت تاکو نەبێتە هۆی لە ناوبردنی ئەو سەرچاوە گرنگە سنووردارەی کە باسمان کرد بۆیە ئەگەر بتوانین ئێمە ئەو لایەنە نەرێنیانەی کە ناپێویستن پشتگوێیان بخەیت ئەوە ئەو سوتەمەنیە دەرونیە ئەو سوتەمەنیە هزریە دەپارێزین بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاراستەی کارەکانیش بکەین ئەگەر ئێمە هەندێک ڕۆژ بتوانین خۆمان وا ڕێبێنین نەچینە ناو ململانەیەک نەچینە ناو بارودۆخێکی نەرێی ئەو تۆکە کاریگەری لەسەر مێشکمان هەبێ ئەوە بە دڵنیاییەوە دەتوانین پارێزگاری لە سەنگ و سەرنجی خۆمان بکەین هەروەها دەتوانین چاومان بپڕینە ئەو ئامانجانەی کە دامان ناوە بۆ ئەو ڕۆژە و لە کۆتایی ڕۆژەکەشدا بەرهەمێکمان هەبێ کە چاوەڕووین بکەین بۆیە دەبێ ڕێگری بکەین لەوەی کە ئێمە
هەستی نەرێنی هەستی نەرێیی بدەینە ئەو سەرنج و ئەو توانایی کە ئەمانە ئەمەش لە ڕێگای بۆ ئەوەی بمانێ پارێزگاری لەو هێزە سنووردارە بکەین. وەکو گوتیشمان زۆر جار بێدەنجی وەکو نیشانەی دۆڕان وەکو نیشانەی لاوازی سیر دەکرێت، بەڵام بەدڵنیایی و لە کتێبەکە جەخت لەوە دەکرێتەوە کە بێدەنجی بە هیچ شێوەیەک نیشانەی دۆڕان نییە، بەڵکو نیشانەی ئەوەیە کە تۆ زاڵی بەسەر هەستەکانی خۆت، کە تۆ توانای ئەوەت هەیە جڵەوی هەستەکانت لە دەستی خۆت دابێ. هەندێک کەس ڕەنگە پێیان وایە لە بارودۆخێکدا کە تۆ ناکۆچی و ناتەبایی هەیە ئەگەرە تۆ بێدەنگبی بەمانای ئەوە دێت کە تۆ دۆڕاندووتە، مشتومڕەکەت دۆڕاندووە یان ناقەشەکەت دۆڕاندووە، بەڵام بەدڵنیاییەوە زۆر جار هەیە بێدەنجی زۆر باشتر قسە دەکا لە ئاخاوتن، زۆر دەنجی باڵاتر و زوڵاڵترە لە قسەکانمان. بۆیە کاتێک کە بڕیار دەدەین کاردانەوەی دەم و دەست و یەکسەرمان نەبێ بۆ هەموو شتێک، ئەمەوە پیشانی بەرامبەر دەدا کە تۆ کۆنتڕۆڵی هەستەکانی خۆت دەکەی، جڵاوەکە لە دەستی خۆتدایە، ئەمەش دەیسەلمێنێ بۆ ئەوان کە تۆ یان لەسەر حەقی یان تۆ ناتوانی ببەزێنرێ و بدۆڕی. بۆیە تووڕەیی کارت تێناکە، بۆیە سەرزەنست و سەرکۆنەش کارت تێناکە. ئەگەر بمانەوێ بە شێوەیەک لە شێوەکان کە ئەو ڕێککارە هزریە یان سۆزداریەی کە دەمانەوێ جێبەجێ بکەین دەبێت لە چەند هەنگاوێکی گرنگەوە دەست پێ بکەین. ئەویش سەرەتا دەبێ بزانین کە هونەری پشتگوێخستن یان هێزی پشتگوێخستن هێندە گرنگە دەبێتە هۆی ئەوەی کە تۆ خەڵکی بەرامبەریش هەڵسوکەوتی بەرامبەرت بگۆڕێت، چونکە دەزانن کە تۆ ناچیتە ناو هەموو شەڕێک، دەزانن کە تۆ ناچیتە ناو هەموو مشتومڕێک، دەزانن کە تۆ هەموو کاتێک بە قسەکانی ئەوان بەسەر کۆنە و سەرزەنشت و بە ئیستیفزازەکانی ئەوان هەڵناچی، بۆیە ئەوانیش کاردانەوە و کارلێکیان لەگەڵ تۆ دەگۆڕێ. بۆیە زۆر گرنگە کە تۆ ئەو پەیامە بدەیتە کەسانی بەرامبەر کە ناتوانن بە ئاسانی تووڕەت بکەن، ناتوانن بە ئاسانی زانیاریت لێ دەربێنن، زانیاریەک کە ناتەوێت یان جڵەوی هەست و سۆزەکانت بگرنە دەست. بۆیە پاش ماوەیەک ئەوانیش واز لەو هەوڵانەیە دێنن، چونکە دەزانن بێسوودە. زۆر جار خەڵکێک هەوڵ دەدا بەرامبەرەکەی تاقی بکاتەوە بۆی بزانێ ڕادەی خۆڕاگری و بەرگەگری و هەبوونی جڵەوی هەستەکانی لەکوێدایە. بۆیە ئەگەرە تۆ ئەو هونەری پشتگوێخستنە، ئەو توانای پشتگوێخستن و ئاراستەکردنی وزەی خۆت بەکاربێنی، ئەو بەدڵنیاییەوە هێزت پێدەدا لە داهاتوودا بۆی هەم تۆ ئاراستەی شێوازی کارلێکردنی ئەوان بڕیاری لێ بدەیت، هەمیش ئەوان نەتوانن چیتر ئەو هەوڵە نەزۆکانە بدەن. بەڕای ئێمە کتێبێکی زۆر باشە بۆ ئەوانەی زۆر خۆیان سەرقاڵ کردووە بە تێبینی و سەرنج و بۆچوونی بەرامبەر و هەوڵ دەدەن هەر شتێک هەبێ ئەوان بە دوایدا دەگەڕێن بۆ ئەوەی عەکسەکەی یان پێچەوانەکەی بسەلمێن. بەڵام تۆ پێویست ناکە خۆت بۆ سەرقاڵ بکەی کە شت بسەلمێنی بۆ بەرامبەرەکەت، بەڵکو ڕەفتار و هەڵس و کەوت و قسە و تەنانەت بێدەنجیەکانیشت ئەو کارە بۆ تۆ دەکەن. بۆیە گرنگە پشتگوێخستن وەکو هونەرێک لە ژیانماندا ڕەنگ بداتەوە، وەکو هێزێک بۆ خۆمان بەکاری بێنین. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. هیوادارین ئەو کتێبە شاوشێوەی کتێبەکانی تر سوودی هەبێ بۆ گوێگران و ئارەزومەندانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. ئەگەر سوودت بینیوە لەو کتێبانە دەتوانی بەشی بکەی لەگەڵ هاوبەش و هاوپیشە و هاوڕێیان و ئازیزانت بۆی ئەوانیش سوودمەند و بەهرەمەند بن لە ناوەڕۆکی ئەو کتێبانە کە هەفتانە ڕۆژانی هەینی
بە پوختی بۆ ئێوەی بەڕێز دەیخەینەڕوو. لەگەڵمان بن لە هەفتەکانی دوور و لە هەینیەکانی داهاتوو کتێبی زۆر باش و زۆر بەسوودمان بۆ ئامادەکردن. کاتێکی خۆش، ئاگاداری خۆتان بن.